یەکێک لە هۆکارەکانی مانەوە بە هەژاری ئەوەیە کە تۆ گوێ لە ئامۆژگاری ئەو کەسانە ئەگری کە لە دەوروبەرتن و زۆر جار ئامۆژگاری ئەو کەسانە پێچێت دڵسۆزانە بێت، بەڵام کێشەکە ئەوەیە ئەوانە خۆیان گرفتی داراییان هەیە و ئەوانە خۆیان لە هەژاریە ئەژین، بۆیە ئامۆژگاریەکانی ئەوان قەناعەتت پێ ئەکەن کە دابنیشی و هەوڵ نەی یاخود کۆمەڵێک کاری زۆر باش هەیە نایەڵن تۆ ئەو کارانە بکەیت و ئەمەوە ئەکات تۆ بە هەژاری ئەمێنیتەوە. ناپلیۆن هێڵ پاش لێکۆڵێنەوەیەکی زۆر لەسەر چەندین کەسایەتی بۆی دەرکەوت هۆکاری مانەوەی هەژارەکان بە هەژاری گوێگرتنیانە لە ئامۆژگاریەکانی دۆست و خزم و کەسوکار و خێزانەکانیان کە بەداخەوە لەبەرەوەی ئەو دۆست و خزم و کەسوکار و خێزانانە خۆیان هەژارن، ئەو مرۆڤە هەژارانە ئەوان هیچ ڕێگایەک نازانن کە پیشانی تۆی بن، هاوکات بەردەوام سارد ئەکەنەوە لەوەی کە تۆ بیرکەیتەوە لەوەی کە ڕێگایەکی تازە بگریتە